پێغەمبەر صلی الله عليه وسلم هەموو ساڵێکی کاتی حەجکردن ئەچوە لای وەفدی حاجیەکان و سەردانی خێوەتگاکانیە کرد و قسەی بۆ کردن و بانکێشتی ئیسلامەتیە کردن. هەروەها بەردەوام ئەچوە شوێنی قەرەباڵغی و کۆڕ و کۆمەڵەکانیان و لە بازاڕی عوکاز و مەجنە و زیلمەجاز و ئەوانی تر بە خەڵکی فەرموو خەڵکی نەبڵێن لا ئیلاهە ئیلا الله ئاسوودە ئەبن بیڵێن با هەموو عەرەبتان بێتە بەردەست. بەڵام قوڕەیش نەک هەروەڵامی نەبوو بەڵکو پێ بە پێ و شوێن بە شوێن بە دوویا ڕۆیشتن و لە هەموو کۆڕ و کۆمەڵێکا بە درۆیانە خستە و بە خەڵکیانەوە گوێی لێمەگرن. ئەمە لە دینی بابوو باپیرانی خۆی هەڵگەڕاوەتەوە، چونکە قوڕەیش ناودار و دەسەڵاتدار بوو، کاریگەری لەسەر خەڵکی زۆر بوو، بۆیە کەسی وا بەدەم بانگەوازەکەی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم نەداهات. بەڵام ئەو سوودەی بوو کە سەرنجی هەموو عەرەبەکانی بۆ بانگەوازەکەی ڕاکێشا و باسوخواسی دینی نوێ کەوتە دیوەخانی هەموو تیرە و هۆزەکانی عەرەب. ئەوس و خەزرەج کە دوو هۆزی گەورەی عەرەبی مەدینە بوون، زۆر جاریان لە جوولەکەکانی دراوسەیانەوە ئەبیست کە کاتی ئەوە هاتووە پێغەمبەرێک بێتە دنیاوە. جا ئەوسا جوولەکەکان باوەڕی پێدێن و بە هاوکاری ئەو بەسەر ئەوس و خەزرەجە زاڵە بن. ئەمە هیوا و ئاواتی جوولەکەکان بوو کە ئەوس و خەزرەج وەکو عەرەبەکانی تر چوونە مەککە بۆ حەج بە خزمەت پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وسەلام گەیشتن کە بینیان وا خەڵکی بانگهێشتەکە بۆ ئیسلام. ئەویان هاتەوە یاد کە جوولەکەکان ئەیانوت کە پێغەمبەرێک بەم زوانە دێتە دنیاوە، بۆیە پێیان چاک بوو پێش ئەوەی ئەوان باوەڕی پێبێنن ئەمان پێشکەون ئەو ساڵە گەڕانەوە. بەڵام بیر و هۆشیان هەر لای ئەو پێغەمبەرە نوێ بوو تا ساڵی داهاتوو بۆ حەجی ساڵی نوێ دیسان هاتنەوە. ئەم جارە کە هاتنەوە 6 کەس لە هۆزی خەزرەج و ئەوان بە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم گەیشتن کە دوانیان ئەسعەدی کوڕی زورارە و جابری کوڕی عەبدوڵڵا بوو، لە سەردارە ناودارەکانیان بوون، مسلمان بوون کە گەڕاشنەوە مەدینە کەوتنە بڵاوکردنەوەی بانگەوازی دینی نوێ و ماڵ نەما ئیسلامەتی نەگەیەنێ. بۆ ساڵی دواتر هەر لە هۆزی خەزرەج وەفدێکی تر کە 12 پیا و ئافرەتێک بوون هاتنە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم و مسلمان بوون و لەسەر گوێڕایەڵی و ملکەچی و سامان بەخشین و فەرمانکردن بە چاکە و بەرهەڵسیکردن لە خراپە و تەنازل نەکردن لە دینەکە و نەترسان لە لۆمەی لۆمەکاران و سووربوون لەسەر سەرخستنی ئیسلام و لە خۆگرتنی خۆی و بانگەوازەکەی ئەگەر کۆچکا بۆ لایەن بەیعەتیان بە پێغەمبەری پێشەوادا عەلەیهی سەڵات وسەلام. ئەمەش ئەو بەیعەتەیە کە بە بەیعەتی یەکەمی عەقەبە ناسراوە کە لە ساڵی دووی پێغەمبەرێتیدا بوو. بەیعەتدارانی خەزرەج گەڕانەوە بۆ مەدینە. پێغەمبەری صلی الله عليه وسلم عەمری کوڕی ئوم کەلسوم و مەسعەبی کوڕی عومەری لەگەڵا ناردن تا ئەو کەسانەی مسلمانە بن ئەمان فێری قورئانیان بکەن و دینەکان تێبگێنن. خەڵکێکی زۆر لە سەردەستی ئەم دوو پیاوە بەڕێزە مسلمان بوون. پاشان مصعب تەشریفی هێنایەوە بۆ مەککە. قەدەروا بوو کە ئەو ساڵە خەڵکانێکی ئێجگار زۆر لە مسلمان و کافر هاتبوون بۆ حەج بۆ مەککە کە شەوی عەقەبە هاتەوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم بە شێوەیەکی پەنهان چاوی کەوت بە وەفدی مەدینە کە 7 پیا و 2 ئافرەت بوون. ئافرەتەکان عومارەی نوسەیبەی کچی کەعب یان نەسیبەی کچی کەعب و ئەسمائی کچی عەمری کوڕی عەدی بوون. ئەمانە هەمویان بەیعەتیان لەسەر خستن و پشتگیری پێغەمبەر صلی الله عليه وسلم بە پێغەمبەری پێشەوادا عەلەیهی سەڵات وسەلام. یەکەم کەس کە بەیعەتی دایە بەڕائی کوڕی مەعرور بوو. عباسی مامی پێغەمبەری صلی الله عليه وسلم بۆ ئەوەی وەکو شاهیدێک بێ لەسەریان ئامادەی بەیعەتەکە بوو. ئەمەی باسی یەکەم ئێستا ئەمە بەیعەتی دووەمی عەقەبەیە. اینجا پێغەمبەر صلی الله عليه وسلم 12 کەسی لێکردن بە نەقیب واتە بەسەرکردە و دەمڕاستیان کە 9 کەسیان لە خەزرەج بوون. ئەم بەیعەتە گەورەترین و گرنگترین بەیعەت بوو. مشریکانی هێنایە لەرزە چونکە هەموو سەرانی ئەوانیش کەوتنە بڵاوکردنەوەی جاسوسانی خۆیان تا بزانن ئەهلی بەیعەتەکە چێن، چونکە هەستیان بەوە کرد کە ئەمە هێز و پێزێکی چەندێتی و چۆنێتی داوەتە پێغەمبەر صلی الله عليه وسلم و دینە نوێکەی. ئەمە سەرەتای پێکەوەنانی هێز و دەسەڵاتە لە خارجی مەککە
کە بێ قوڕیش هەر لێستا و حسابی بۆ بکە بە تایبەتی ئەگەر بێت و پێغەمبەریش صلی الله عليه وسلم کۆچ بکا بۆ لایەن. ئالەم کاتەدا کە قوڕیش پیلانی بەرەنگاری سەختتری بۆ ئەم هێزە بە گەشە و نەشونمایەدا ئەڕشت، پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕێی بە کۆمەڵێک لە مسلمانەکاندا کۆچ بکەن بۆ مەدینە. ئەوانش خێرا دەستە دەستە و تاک تاک لە مەککە چوونە دەرەوە و ئەو سەروەت و سامانەی سووک بوایە لەگەڵ خۆیان هەڵیانە گرت و ئەوی هەڵیش نەئەگیرا بەجێیان هێشت. قوڕیش کە پێیزانی هەرچی هێز و پلانی هەبوو خستیە کار تا نەهێڵێ ئەم کۆچکردنە بکرێ، بەڵام هەر ئەوەندەی توانی کە ڕێ لە مستەزعەف و بێدەسەڵات و بێکەسەکان بگرێ. پێغەمبەری صلی الله عليه وسلم لە مەککە مایەوە و ئەویش خۆی ئامادە دەکرد و چاوەڕوانی فەرمانی خوای گەورەیە کرد کە فەرمانی کۆچی بۆ مەدینە پێ بفەرمێ. قوڕیش زۆری ترس لە کۆچکردنەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لێ نیشت، چونکە بۆی ئاشکرا بوو کە لایەنگری بەهێز و پشتیوانانێکی زۆری بۆ دروست بووە. بۆیە خێرا هەموو سەرانیان لە دارون نەدووە کۆبوونەوە کە شوێنی ڕاوێشکار و ئاڵوگۆڕکردنی ڕاو بۆ چوونیان بوو. یەکیانەویت با زیندانی کەین و بە زیندانی بیبەستینەوە بە زنجیری ئاسنیش بیبەستینەوە، دەرگای لە سەرداخین تا ئەو ڕۆژەی ئەمرێ. یەکی تریان وتی با خۆمان لە شار دەریکەین، یا با لێی گەڕێن خۆی بۆ کوێ ئەچێ با بچێ. ئەبوو جەهلیش حەکەمی کوڕی هیشام وتی با لە هەر تیرە و هۆزە گەنجێکی بەخۆ پتە و وەرگرین، هەرێکیان شمشێرێکی بڕندیان بدەینێ، کاتێکی دیاریکراویان پێ ڕاستپێرین تا هەمویان پێکەوە هەڵمەتێ بکەنە سەر محەممەد و هەر یەکە شمشێرێکی لێدا، ئیتر کە کوژرا خوێنەکە لە ناو هەموو تیرە و هۆزەکان ناو نەبێ. ئەو کاتە بە نومەنافی کە سوکاری چ تیرەیەک تاوانبارەکەن ناتوانن هیچ تیرەیەک تاوانبارکەن، خوێنی ئەخەنە ئەستۆی چ هۆزێک، بەم شێوەیە ناچارە بن خوێنەکەی وەرگرن نەک تۆڵەی بکەنەوە. ئەو کاتە هەمومان خوێنەکەیان نەدەین. لەسەر ئەم ڕایە وتیان با کۆبین، ڕێکەوتن و شەوێکیشیان بۆ جێبەجێکردنی پیلانەکەیان دیاری کرد. بەڵام خوای گەورە پێغەمبەری نازداری عەلەیهی سەڵات وەسەلام لێ ئاگادار کردە و فەرمانی دایە کە ئەو شەو لە ماڵی خۆیان نەمێنێتەوە. لە باسی ئەم پلانەدایە کە خوای گەورە ئەفەرمێ وإذ يمكر بك الذين كفروا ليثبتوك أو يقتلوك أو يخرجوك ويمكرون ويمكر الله والله خير الماكرين. کافرەکان کەوتنە پلان دانان دژت بەوەی کە بەندت کەن یان بتکوژن یان لە شار دەرت کەن. ئەوان پلان دادەنن، خوای گەورەش پلانەکەیان هەڵدەوەشێنێتەوە، خوا چاکترین بەرهەڵستکاریانە.